پێم لە تەوەری بڕگەی دووەمەکە وتم میوانداری گەنجێککەینش کاک سەنار ئەمەوێ زیاد بچمە ناو بابەتەکەەوە کە ئایا گەنجێکی وەکو ئەو لە کوردستانە چۆن بتوانێت کۆمەڵێ خەون و خەیاڵ و کۆمەڵێ بیرۆکەیە چۆن بتوانێت پێی بگا ئۆکەی کە پێی گەیشت چۆن بەردەوام بێت لەسەری و نمونەی نەک کاک سەنار نمونەی هەزارانی وەکو کاک سەنارمان هەیە ترتایەتی تایسە گەیشتووە بە خەونەکەی تایەتی هێشتا نەگەیشتۆتیایەتی فەقیرە لە هەنگاوی یەکەم و دووەم فەشەلی هێناوە بەڵام شکستی خواردووە ئەوە زۆر زۆر ناخۆشەکە بۆ من ئامانجێکە داناوە هەنگاوی یەکەم و دووەم ئەبڕی زۆر بار لە دووەم شکستێنی تەواوتر واز لەو ئیشەیەوە یەکەم هیوادارم هەموو گەنجەکانەوانی کە پلان و پرۆژەیەکیوانە ئێمە نابێت چاوەڕێەوەکەین بڵین کوڕە کاکە تاعیم بووم نەخێر تاعیم بوون هیچ پەیوەندی بۆەوە نییە من هەستی وا بیرەکەمەوە تاعیم بووم بەس بۆ پیری باش بە ئەمە بیرکردنەوەی منەڵم مەها چۆن بڵێ بۆ کۆتایی شەبکە پێی عیبێ بۆ منە کابرا بڕۆ ئاو بفرۆشە ئەم بۆ منە پێی عیبێ سەمو شخصی خۆم ئیش زۆر ئاسایە لام هیچ عیبە نییە نەک تۆ فڵان هەمومان منی جوان هەموو ئیشەکەم زۆر لە ئاساییە بەڵام زۆر گەنج هەیە کە تۆ ئەڵەی ئیشەکەیە بۆ نمونە بیکە کابرا پێی عیبە بچێ ئاو بفرۆشە لە کاتێکە بیانیە هاتووە لە فلیپینەوە لە بەنگلادیشەوە هاتووە لێرە ئاوە فرۆشێ وەزعیشی باشە وەزعی باشە ناڵێم ملیۆنیێرە طبعا بەڵام ئەوەی ئەتوانی ژیانێکی ئاسایی پێ بکەیت اینجا ئەمە کورتکراوی ئەو چورەکەمان وەرگردوۆیش کاک سەنارەکە لە پرۆگرامی لە بڕگەی دووەمان ئەفوو لە بڕگەی دووەمان ئاماژ بانگشتی دەکەین و میوانداریمانەکە و شتێکی زۆر زۆر سەرنجی ڕاکێشام کاک سەنار تاوکو ئێستا خۆی ینی بۆ نمونە چەند لقێکیان هەیە سێ لقەوە بڵام شتێکی وان هەیە کاک سەنار خۆی تاقی تەنیا خۆی شتەکان دروست دەکا خەڵتەکان دروست دەکات دەرمان و شتەکان دروست دەکات هەویر و شتەکان ئۆکەیەکە و ماوەدەکانی تێکە نایڵێ کەس بێتە ژوورۆ بۆ لای تەواوێکە و ئینجاڵی ئێستا ئەتوانن دروستیکەنەوە ناویش ئامانجی ئەوە بووە کە بگا بۆ خەونی ئەوە بووە لەوەیە چەند شەو نخونی چەند پێم خۆشەکە گەنجی کوور دەبینم ئاوا لە لووتکەیە بەڕاستی شانازیتان پێواکەم زۆر زۆر ئەوەشەکە ئێمە با من برادێکی خۆمە بینم بزنسێکیە سەرکەوتووە بامچم سەپۆرتیکەم سەبوو منە کاک سەنار گەنجێکی کووردا کە گەنجێکی کوردستانەوە خۆش وەختانە کۆمەڵێک گەنجی تری لە لای خۆی کارەکە کە ئەوانیش کوردن کە کۆمەڵێک گەنج لە ئیشەکە بۆ منە من پیزایەکە خۆم قیچەکە بالای کابراایەکی چورک نەبی بالای کوردێبی خۆ مەسەلم جاکاری نییە حاڵ حسابێ بەس با بچم لە سووریەکە نەیخۆم بۆ نمونە با بێم لای ڕێگەسپەرز نین بەڵام کوردەکەمان زۆر خۆشە و هەزارهای وەکو کاک سەنار با بێم لای کوردەکە بیکڕم تورک شتێکی زۆر زۆر سەیری هەیە بۆ نمونە ئەو جارە برادەرێ باسێکرا ئەیوت ئێمەوە لێرە ماڵمان ئەلێرەیە ئەویت ماڵمان ئەلێرەیە مارکێتێک 4 مارکێت ئەلێرەیە 4 مارکێت بە تەنیشتێکەوە ماڵی کابرایە 4 مارکێتەکە تر کووردە سووریە ئەوەی ئەوی تورکەکە دێ بەسەر ئەو هەموو مارکێتانەیە ئەڕۆ ئەچێتە لای تورکەکە کۆڵانی 6 کۆڵان دوورترە لای تورکەکە شتەکرەکە بە گۆچانی شەڕوە ئەچێ لەوێ پەنیرێکە لە هەمووی ئەڵێ لەوەی کڕم ئەنی ئەوەی کردۆتە مێشکۆی کە ئەو پارەی من بۆ کورد بێت ئەو وابیرەکاتەوە بە زۆر ڕقم لە ڕێگەسپەرستیە بۆ عەرەبێک بێت بۆ سووریەک بێ بۆ ئەچانە ئەمووی مرۆڤ هەمووی خوا دروست خۆی مرۆڤایەتی ئینسانیت پێش هەموو شتێک بەڵام سەیکە لەو حاڵەتەیە زۆر زۆر مویمە تۆ ڕێگەسپەرست بیت چۆن نەک بەلایەنە خراپەکەی بەلایەنێکی باش خۆت بە شێوەیە کە ئیسفادی لێ بکەی بۆ نمونە ئەو نمونەی کە باسم کرد ئەو ژنا لە ماڵەوە دەرەچێتەوە بۆ بە 4 دوکانی ترە ئاڕواکە نەتەوەی ترن نایکرێت چ لای هاونەتەوەکی خۆی کرد هاو زمانەکەی خۆی کرد بۆ سەپۆرتێکێکە